لە کاتێکدا ڤینیسیۆس خۆی ئامادە دەکات بۆ بردنەوەی تەواوی خەڵاتەکانی ساڵ، بەردەوامە لە کارە خێرخوازیەکانی و منداڵانی وڵاتەکەی لەبیر نەکردووە. زۆرن ئەو یاریزانانەی لە ژینگەیەکی هێژاریەوە دەگەن بە لووتکە، بەڵام زۆر نین ئەوانەی هەمیشە ڕابردووی خۆیان لە بیردەمێنێت. ڤینیسیۆس جونیۆر ئەو لاوە بوو هەموو سەختیەکانی تێپەڕان و لە نێو یاریگاکان بەرەنگاری هەموو دروشمەکان بۆوە. لە ئێستادا ئەو لاوە بەرازیلیا بۆتە یەکێک لە باشترین یاریزانەکانی تۆپی گیان و پاڵێراوی بردنەوەی هەموو خەڵاتە گرنگەکانی ساڵە، لە نێوانیاندا باشترین یاریزانی چامپیۆنز لیگ و باڵاندۆر و زەبێست. ڤینی بەوە ناسراوە هەمیشە کاری خێرخوازی دەکات بە تایبەت لە وڵاتەکەی. لە پێشتریشدا چەندین جار ئەو هەڵوێستەی لێبینراوە و لە ئێستاشدا لە درێژەی کارە خێرخوازیەکانیدا بڕیارە پارەیەکی زۆر لە بەرازیل تەرخام کات بۆ کاری خێرخوازی و بە تایبەتی لە پرۆژەیەکی کۆمەڵایەتیدا لە زێدی خۆی و لە ساو کۆنکالۆ. ئاستێرەکەی یانی ریال مەدرید بڕیاری داوە 3 ملیۆن و 600,000 یۆرۆ تەرخام کات بۆ ئەو کارانەی لە ڕێی دەستگا خێرخوازیەکەی بە ناوی ڤینی جونیۆرەوە وا بڕیارە شوێنێک کە پێشتر قوتابخانە بووە و داخراوە لە ئێستادا لەلایەن یاریزانەکەەوە بگۆدرێت بۆ دامەزراوەیەکی گەورە بۆ خزمەتکردنی 5,000 کەس کە تێیدا یارمەتی ئەو منداڵانە دەدرێت کە بێبەشن و فێری تۆپپێ و فەرهەنگی تۆپپێ و بابەتەکانی تری ئەم وەرزشە دەکرێن بەبێ بەرامبەر. ئەو زەویەی کە ئەم سنتەرە نوێی تێدا دروست دەکرێت لە ماوەی چەند ساڵێکدا بە تەواوی نۆژەن دەکرێتەوە و بە شێوازێکی جیاواز دەکرێتەوە کار و ئیشەکانی دەست پێ دەکات. دەبێتە یەکەمین پرۆژە لە وڵاتی بەرازیلدا کە وەرزش و پەروەردە پێکەوە تێکەڵ دەکرێت و منداڵانی لەسەر پەروەردە دەکرێت. بەم کارە خێرخوازیانە ڤینیسیۆس جونیۆر تەنها خزمەت بە کۆمەلگاکەی ناکات، بەڵکو بۆتە نمونەیەک بۆ وەرزشکاران و کەسایەتیە ناودارەکانی دیکە. هەر لەبەر ئەم هۆکارە لە ساڵی 2023 خەڵاتی بەناوبانگی سوکراتی پێشکەش کرا کە ئەم خەڵاتە بەشێک بوو لە خەڵاتەکانی فرانس فوتبۆڵ بەخشرا بە یاریزانەکە بەهۆی کارە خێرخوازیەکانی لەو ساڵەدا.